بەردەوامی خۆپشاندانی مامۆستایانی وانەبێژ لە سنووری پارێزگای سلێمانی و شار و شارۆچکەکانی دیکە و داخستنی بەشێک لە قوتابخانەکان بەتایبەت شار و لادەکان گرفتی بۆ پرۆسەی خوێندن دروست کردووە. بەپێی زانیاریەکانی پەیام لەلایەن بەڕێوەبەری بەشێک لە قوتابخانەکان و بەڕێوەبەراتی پەروەردەی سلێمانیەوە هەڕەشە لە وانەبێژان دەکرێت بۆ کۆتایی هێنان بە خۆپشاندانەکانیان. هەڕەشەش کراوە ئەگەر سبەی نەگەڕێنەوە نێو هۆڵەکانی خوێندن دوور دەخرێنەوە و وانەبێژی نوێ دەخرێتە شوێنەکانیانەوە. لایەن هەرێ پەروەردەکانەوە هەڕەشە لە کۆمەڵێک مامۆستای وانەبێژ کراوە کە ئایا ئەگەر بایکۆتی بەردەوام بە لە بایکۆتی هۆڵەکانی خوێندنەوە دەرەکرد دڵنیا بن لێرە و مامۆستای وانەبێژ دڵنیاکەنەوە هیچ کەسێک ناتوانێت هیچ مامۆستایەکی وانەبێژ دەربکات چونکە ئێمە داواکاری مافی خۆمانە مافی ڕۆی خۆمانە چونکە مامۆستایانی میلاد 4 مانگ هۆڵەکانی خوێندنیان بەجێ هێشت هیچ کەسێک نەیتوانین سزایان بدە دڵنیا بن ناتوانین ئێمە سزا بدەین هەموومان پاڵپشتی یەکە بین هەموومان پشتی یەکە گرین یەکێتی مامۆستایان و ئەندا پەرلەمانە بەڕێزەکانە بکەنتە خەت دڵنیا بن هیچ مامۆستایەکی بەڕێز 16 ڕۆژە لە شەقامین بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە لە ڕابردوو ئێستا تاکە داواکاری مامۆستایانی وانەبێژ بریتی بووە لە تەنها دامەزراندن بەڵام ئێمە کە 16 ڕۆژە لە شەقامین هەتا ئێستا داواکاریانێک کە ئێمە تاقیمان کرد هیچ جوابێکمان لێ نەدراوەتەوە و بگرە هەڕەشەشمان لەسەرە بەڵام ئێمە گەبە هیچ هەڕەشە چاسوکردنەوەیەک ناین لەبەرەوەی تاکارتی فشاری ئێمە لە ئێستا کە بەدەستمانەوە بایکۆتەیە ئەگەر پێی بایکۆتشکەنی ئەوەی کە ئێتا ئەمەلمان لەسەر هەستی ئەمە لەشمان نامێنێت بۆیە بە هەڕەشەشمان لێ بکەن ئێمە لە بایکۆتی هۆڵەکانی خوێندن بەردەوامین. ئێوە تاکەی بەردەوام دەبن لە بایکۆت؟ ئێمە بەردەوامی هەتا بە دڵنیایی جوابێکی ئەگیزانێنەوە چونکە ئێمە بەتەنها و بەتەنها ئەم بایکۆتی کە کردومانەوە لە شەقامی 16 ڕۆژە بەتەنها بۆ دامەزراندرا هەتا ئێستا بمانەوە داتانە مەزرێنێت بۆیە بایکۆت ناخشێن بەی شێوەیە. هەر بەپێی زانیاریەکانی پەیام تەنها لە سنووری قەراخ لە کۆی 36 قوتابخانە 26 قوتابخانە بەهۆی بایکۆتی وانەبێژانەوە داخراون جگە لە قەزا و نەحیەکانی دیکە کە زۆربیان بەهۆی ناڕەزایی وانەبێژانەوە داخراون. مامۆستایانی وانەبێژ دەڵێن هەڕەشەکان نایەن ترسێنێت و بەردەوام دەبن لە بایکۆت و خۆپشاندانی ناڕەزایی. زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیام بەردەوامە لە ڕوومالکردنی دەنگی مامۆستایانی وانەبێژ بایکۆت و خۆپشاندانەکانی مامۆستایانی وانەبێژ زۆر سپاسانەکەن بەداخەوەی لەم لەبری ئەوەی کە بێن داواکارەکانمان چارەسەر بکەن دێن هەڕەشە لە مامۆستایانی وانەبێژەکەن بەڕێوەبەری قوتابخانەکان پەیامێکم بۆ ئێوە بەڕێوەبەری قوتابخانەکان خۆتان نیوموچەتان بیر چووەوە ڕبعموچەتان بیر چووەوە چاوسورکردنەوەتان بیر چووەوە ئێستا بە چه حەقەیەک چاوسور دەکەنەوە لە مامۆستا وانەبێژەکانتان بە چه حەقەیەک هەڕەشە لە مامۆستا وانەبێژەکانتان دەکەن دەڵێن ئەگەر بڕۆن بۆ بایکۆت و خۆپشاندان غیابتانە دێن کەسانی دیکە دەخەینە شۆتان. پەیامێکم بۆ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بۆ بەڕێوەبەراتی پەروەردەی قەزاکان تاکەی نان بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژ 16 ڕۆژە لەسەر شەقامین بایکۆتی هۆڵەکانی خوێندنمان کردووە زیاد لە 50 جار هاتوونێتە سەر شەقام بۆ نیان بەدەم داواکاری مامۆستایان بۆ ئێمە لێرەوە تاکید دەکەینەوە بایکۆت خۆپشاندان مانگرتن ناڕەزایی هەموو جۆرە فشارێکی مەدەنی بەردەوام دەبین تا بەکردار دێن بەدەم داواکارەکانی مامۆستایان بەداخەوە طبعا لە ئەگەری ئەوەی کە هەڵوەستێکی گونجاویان نەبێ بۆ کێسی مامۆستانی وانەبێژ بێگومان ئێمە بەردەوامە بین لە بایکۆتەکەمان ئێمە کێشەکەی ئێمە ئەوەیە بەڕێزانی هاتوون مۆزوعی موچە و پارەیان زەخ کردوێتەوە چی پەرلەمان چی وەزیری پەروەردە چی وەزیری دارایی بابە ئێمە ئەوە یەکێکە لە مۆزوعەکان یەکێکە لە کێشەکانمان بەدامەزراندنمان هەموو کێشەکانمان کۆتایی پێێت تاکە شتێک ئەوەیە من لێرە پامێک ئەگەێنم بە بەڕێز دکتۆرە ڕێواز پێی ئەڵێم چۆن کەیسێکی گەورەی لە پەرلەمان جێبەجێ کرد ئەویشان قەباخی منهۆڵی کرد بەسەری منهۆڵ با مامۆستاش لەوانە بێژ و بانکە بە بیلاک ناوەکەمان بگۆڕە دامان مەزرێن. بڕیارە ڕۆژی سێشەمە پەرلەمانی کوردستان لەسەر کۆمەڵێک تەوەرکۆ بێتەوە کە بەشێکی لەسەر کێشەی وانەبێژان دەبێت. وانەبێژان چاوەڕوانن پەرلەمان فشارەکانی لەسەر حکومەت چڕ بکاتەوە بۆ دامەزراندن یاخود ڕاژەکانیان بگۆڕن بۆ گرێبەست موچەی بنەڕەتیش ڕەت دەکەنەوە و داوا دەکەن وەزارەتی دارایی و پەروەردە بە داواکاریەکانیان ڕازی بێت و لەوە زیاتر کات بە فیڕۆ نەدرێت چونکە کەردی پەروەردە لە ئێستادا لەبەردەم مەترسیدایە. ڕامێ عوسمان کەناڵی پەیام سلێمانی.